جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ و پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هیچ دەرماڵەیەکی هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەستکاری ناکرێت. شارەوانی سلێمانی گۆڕستانی نوێی شارەکەی لە کۆمپانیایەکی کەرتی تایبەت وەرگرتەوە و خۆی سەرپەرشتی دەکات. هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لە ئەدای حکومڕانی هەرێم ڕازی نین. ساڵتان لەبێت وم کاتتان باش هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم سەرجەم داتاکانی تایبەت بە ژمارەی فەرمانبەران و فرۆشتنی نەوت و داهاتی دەواازە سنووریەکانی ڕادستی حکوومەتی فیدرالی کردووە. ئەخلاس دلێمی پەرلەمانتاری پارتی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە تەلەڤیزیۆنی عراقی ڕاگەیاندووە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم داتا پێویستەکانی ڕادستی هەردوو وەزارەتی نەوت و دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی لە بەغدا کردووە. باسی لەوەش کردووە ئەو داتایانەشی هەرێم ڕادستی کردوون پەیوەستن بە نەوت و ژمارەی فەرمانبەرانەوە. بەڵام هێشتا بەغدا بۆ دیاریکردنی میکانیزمێک بۆ ڕادستکردنی بەهای نەوتی هەرێم بە بەغدا هیچ دەستپێشخەریەکی نەکردووە. ڕوونیشی کردووەتەوە ئەو بڕگانەی ناو بودجاکە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە بە هەماهەنگی و سەرپەرشتی وەزارەتی نەوتی فیدرالی نەبێت جێبەجێ ناکرێن. ئەوەش لە کاتێکدا بەپێی یاسای بودجەی ئەم ساڵی عراق دەبێت داهاتەکان لە ساڵی 2014ەوە لە نێوان هەرێم و بەغدا پاکتاو بکرێن. ئەو کارەش دەبێت لەلایەن دیوانی چاودێری دارایی فیدرالیەوە ئەنجام بدرێت. شارەوانی سلێمانی گۆڕستانی نوێی شارەکەی لە کۆمپانیایەکی کەرتی تایبەت وەرگرتەوە و خۆی سەرپەرشتی دەکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاکۆ عەلی جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی ئاشکرای کرد دوای ئەوەی گۆڕستانی نوێی سلێمانی بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت درا لە ئێستادا ئەو کۆمپانیایە کارەکە ناکات و لێی وەرگیراوەتەوە. شارەوانی خۆی سەرپەرشتی گۆڕستانەکە دەکات. ئاکۆ عەلی ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ئێستادا گۆڕستانی نوێ دراوەتە قەبر هەڵکەنەکانی سلێمانی و بێ بەرامبەر هاوڵاتیان دەتوانن فەرمی ئازیزان و خۆشەویستانیان بە خاک بسپێرن. لە ماوەی ڕابردوودا شارەوانی سلێمانی بڕیاریدا بوو گۆڕستانی نوێی شارەکە بدرێتە کۆمپانیایەکی کەرتی تایبەت و لە بەرامبەردا ناشتنی هەر تەرمێک بڕێک پارە لە کەسوکاری مردووەکە وەربگیرێت. ئەوەش ناڕەزایەتی بەرفراوانی لێکەوتەوە. جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ و پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند هیچ دەرماڵەیەکی هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەستکاری ناکرێت. عوسمان مامکەریم جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆ و پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لە لێدوانێکدا بە شارپرێسی ڕاگەیاند ئەوەی هەیە تا ئێستا لە چوارچەوەی یاسای چاکسازی و ڕێخستنەوەی دەرماڵەکان باسی ڕێخستنەوەی دەرماڵە کراوە، بەڵام ئەرکی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هی ئەوە نییە هیچ جۆرە دەرماڵەیەکیان لێکەم بکرێتەوە یان ببڕدرێت. عوسمان مامکەریم وتیشی ئەگەر دەرماڵەکانیان زیاد نەکات بە دڵنیاییەوە کەم ناکات. لێدوانی ئەو پەرلەمانتارە لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچەوەی یاسای چاکسازیدا بڕیاری داوە چاوخشاندنەوە بە سەرجەم دەرماڵەی موچەخۆرانیدا بکات و لەو چوارچێوەیەشدا دەنگۆی ئەوە هەیە دەرماڵەی مەترسی و خواردن کە زۆرترین موچەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ پێک دەهێنن کەم بکرێتەوە. هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند لە ئەدای حکومڕانی هەرێم ڕازی نین. لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ گۆڤاری نوێبوونەوەدا ڕایگەیاند ئەوان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەدای حکومڕانی هەرێم ڕازی نین و لەگەڵ حکوومەتی هاوڵاتیدان ئاماژەی بۆ ئەوەش کردووە پێویستە یەکێتی زۆر ڕاشکاو بێت و بەکردەوە ڕێگەن نەدات هیچ کەسێک قومار بە دەستکەوتەکانەوە بکات وەک خۆی دەڵێت. هاوسەرۆکی یەکێتی و تووشێتی ئێستا لەگەڵ هەڤاڵەکانی لە ناو یەکێتی سەرقاڵی بەهێزکردنی تواناکانن لە بواری دەستنیشانکردن و ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی لە ناو حیزب و حکوومەت. ئەم لێدوانەی هاوسەرۆکی یەکێتی لە کاتێکدایە بەشێک لە سەرکردەکانی ناو یەکێتی لە ئەدای تیمی حکومی حیزبەکەیان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ڕازی نین و بەردەوام ڕەخنە لەو کابینەیە دەگرن. پەرلەمانتارێکی هاوپەیمانی فەتح لە ئەنجومەنی نوێنەران ئاشکرای کرد پێشنیازێک هەیە بۆ ئەوەی لە فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت بڕی $10 بۆ هاوکاریکردنی هەژاران تەرخان بکرێت. فازل فەتلاوی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کردووە ئەنجومەنی نوێنەران و بە تایبەتیش هاوپەیمانی فەتح پێشنیازێکی پێشکەش کردووە بۆ ئەوەی بڕی $10 لە فرۆشتنی هەر بەرمیلێکی نەوت بەسەر هاوڵاتیانی کەم دەرامەت و چینە داهات کەمەکانی کۆمەلگادا دابەش بکرێت. بە تایبەتی ئەو خێزانانەی بەهۆی بەرزکردنەوەی بەهای $، بەرامبەر بە دیناری عراقی زیانیان بەرکەوتووە. ئەو پەرلەمانتارەی فەتح و تووشێتی لە بودجەدا نرخی بەرمیلێک نەوت بە $45 هەژمار کراوە لە کاتێکدا ئێستا نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕە جیهانیەکاندا
لە دەوروبەری $70 ئەمەش بودجەیەکی زۆر بۆ خەزانەی دەوڵەت پەیدا دەکات. دەکرێت لە هاوکاریکردنی توێژە شایستەکاندا خەرج بکرێت. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی ئەو بارودۆخە خراپانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە عێراق هاتوونەتە ئاراوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی هەژاری لەو وڵاتە بەرز دەبێتەوە. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.